سکچوون و کۆکە و تاگرتوویتی لەسەر قەڕەوێڵەی نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدی منداڵان بێهێز خەویان لێکەوتووە کە تەنها بە پشکنین جا دەکرێتەوە کە تووشی پەتای وەرزی بوون یاخود تووشی کۆرۆنا بوون. دایکی محەممەدی 6 ساڵانە باسی کوڕەکەی مامۆ دەکات کە زیاتر لە هەفتەیەکە تووشی کۆکە و هەڵامەت و سکچوون و ڕشانەوە بووە. ئەوەندە بێهێزی کردووە کە ناچار بووە محەممەد لە نەخۆشخانە داخل بکات تا چارەسەر وەربگرێت. لە یەکشەمەکەی کەوە تووشی تابوو کۆکە و هەڵامەت ئیتر دوسێ جار هێنا ماوتیان پەتای وەرزیە ئیتر بەرەبەرە خراپترە بێ باش ناوێنی هەموو عیلاجەشمان ناوتێ تر ئەمڕۆ هێنامان داغڵیان کردوتیان پێویستی پێێتی بەر و شک بۆ تاوانێ دوای کۆکە هەڵامەتەکە تووشی چ شتێکی تووشی سکچوون و ڕشانەوەی کرد تاکەی نەما لێ کرد بە سکچوون و ڕشانەوە ئیتر بێهێزی کردو هیچ شتێک ناخوا ئیتر لێ بۆ تووشی زۆعفی کردووە. حەزەکەی بچیتەوە مەکتەب باش بیتەوە بچیتەوە مەکتەب. لازۆش منداڵێکی دیکەیە و خوێندکارە چەندین نیشانەی پەتای تیا دەرکەوتووە وەک کۆکە و تاو ئازاری سک و ڕشانەوە. دوای وەرگرتنی چارەسەر لە ئێستادا تەندروستی باشە و بڕیارە نەخۆشخانە جێبهێڵێت. کۆکە و سکێشم بوو ئیتر ناز ڕشانەوەم بوو تام هەبوو هاتم بۆ ئێرە ئیتر لە دوای ئەوەوە شەو لێرە داخڵیان کردم ئیتر مامەوە. ئێستا لەناو منداڵاندا تاو کۆکە و سکچوون و ڕشانەوە و ئازاری سک و بێهێزی و هەڵامەت بە ڕێژەیەکی زۆر دەرکەوتووە کە پزیشکان و پسپۆڕانی نەخۆشیەکانی منداڵانیش بۆیان جیا ناکرێتەوە کام جۆرەی پەتایە چونکە هەردوو جۆری پەتای وەرزی و پەتای کۆرۆنا هێندە نیشانەکانیان لێک نزیکە قورسە بێپشکنین جیا بکرێتەوە. چیانە هەڵامەت تا بەڕێوبەری نەخۆشخانەکە داوا لە دایکان و باوکان دەکات لەگەڵ دەرکەوتنی نیشانەکان لە منداڵەکانیاندا بە زووترین کات بیانگەێنە نەخۆشخانە و دەرمانی ناپێویست و هەڵەیان بۆ بەکار نەهێنن. ئەمە داوا لە دایکان و باوکانەکەین یەک بە هیچ شێوێک لە خۆیانەوە دەرمان بەکار نێنیان بە مناڵەکان و ئەکرێ ئەو مناڵانەی کە تووشی هەر پەتایەکی هەڵامەتە بنوادا بنن کە لەوانەیە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بێت وە ئەکرێ لە ماڵەوە بشووە بگرێت نەچێتەوە خوێندرگا بۆی ئەوانتر توش نکات و بڕێکی زۆر شلەمەنی پێبن تا ئەگەر هەبوو دای بەزێنن ئەگەر هەستیان کرد نیشانەکانیشان قورسە وەک سەرێشە سکێشە کۆکەیەکی زۆر تون هەناسەتونی شانەوەی زۆر لەگەڵا بێ خواردنی بۆ نەخورێ یاخود سکچوونێکی زۆر بەتایبەتی گەر خوێنەوەوان لەگەڵا بێ بە زووترین کا سەردانی نەخۆشخانە بکەن بۆی چارەسەری پێویستیان بۆ بکرێت. بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی منداڵان تەنها لە ماوەی یەک ڕۆژدا زیاتر لە 600 منداڵ لەلایەن بەشی ڕاوێژکاری نەخۆشخانەکەەوە دەبینرێت و زیاتر لە 100 منداڵیش لە نەخۆشخانەکە داخڵ دەکرێت. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.